منا ومشيار زميلة لغاني راتم نخوشم تود دير عمليات عندك لسر رغبتي خوما لسر هوي خوما كعمليات بوكا مردون الجانج بدس فاي قوري لدواي من كز يكي يخي كاك دكتوري نقري لبري من رازيمة وعمليات بوكري الدكتور دليل هم اشتكاني بو شرع كردما كدلم زعيفة تسقرم ناتواوا دبي بوم بكريت انه او عمليات بوكري لسر رغبتي خوما كسب لدواي من كسب كاري من كسب يا اخي كاك دكتوري نقري لبوي لسر رغبتي قوم كردما حتى كاك دكتور تواش يقولي عمليات البابونه كاين تاخير كاين بس من فيهم خوشه بوم بكري لبروي نهار حاتم لا تمام لو كنت تقول انا بخم راسي وبخير بيني ذاك اللي قلت صفته بس انا راسي وقلت مردين الجينا ده صاي قوي بس ساي دكتور تاع جماعات خوش بها ولا يعني دكتور عبد الله سنتي لاقي بو بردانا والله زوج يعني جان وراسي جان نبو باشو عمليات قسمه لو كردي بتسن الخشي لبو ما والله كري بنر خشي زور هزار فقط يعني سلطة بناي خواي قولو ميربان من خلشيراني ملراني وراءتما نخوشم تقريبا سال ونيوك دبي ئازاری بەردی زراوم هەیە بە حکومی چەند دکتۆرم کردووە بە حکومی کە دڵم نەخۆشە دڵم زەعیفە کەس نەیتوانی بۆم بکە هەتا دووە ساتەکانی ئەوەی بوو کە بڕیاریاندا لە ڕانی عەمەلیاتم بۆ بکەن ئەویش نەیانتوانی بۆم بکەن لە ڕانێژ ینی لە ژووری عەمەلیاتی گەڕامەوە گوتیان ناتوانانی بۆت بکەین دڵت زۆر زەعیفە و بە کەڵکی ئەوەی نایە عەمەلیاتت بۆ بکەین لە تاو ئازارەکانم لە تاو ئازاری بدەنی خۆم هاتبوو خەستەخانەی میرەبانی لای دکتۆر دلێر شینەی پاشی چەند فەحس و شتێکی ئەوان بڕیاریاندا کە عەمەلیاتەکەم بۆ بکەن بەڕاستی عەمەلیاتەکەشم زۆر سەخت بوو لەبەرەوەی دڵم زۆر زەعیف بوو سپاس بۆ خوای گەورە سپاس بۆ دکتۆرەکان و سپاس بۆ ئەو جەماعەتەی دکتۆری خەستەخانەی میرەبانی والله سپاس بۆ خوای گەورە عەمەلیاتیان کردبوو بە نەزەعەتێکی چاچی هێنا و ئێستا وەزعم باشە سپاس بۆ خوای گەورە ئەوش عەمەلیات کراوم عەمەلیاتەکە زۆر سەرکەوتوانە بوو و نەش خەوێندرام بە یەکجاری نیوبەنز بوو ئاگام لێ بوو کە عەمەلیاتەکەیان بۆ کردم بەس ئازارم نەبوو بەس بڵێ یعنی ئاگام لێ بوو کە عەمەلیاتەکەم بۆ دەکرا ئازارم نەبوو نیوبەنزیان بۆ کردم سپاس بۆ خوای گەورە سپاس بۆ دکتۆر درێژینەی دکتۆر عەبدوڵڵای بەڕاستی هیمەتیان کرد لەگەڵ ئەو جەماعەتەی عەمەلیاتی دەست و چاویان خۆش بی سپاس بۆ خوای گەورە ئێستاش وەزعم باشەوە دەمبینن ئەلحەمدوللا بەنسبەت خەستەخانەی میرەبانی بەڕاستی جێی دەستخۆشی و تەقدیرە هەمیشە هاوکاری هەموو کەسێکی دەکەن چینی فەقیر دەوڵەمەند مام ناوات هەر هەموویان بەڕاستی ینی ئێرکانە جێگەی هەموو چینەکان دەبێتەوە بەبێ جیاوازی هەموو ڕەنگەکی بەبێ جیاوازی هەموو چین و تێوژینەکی هەمووی وەکو یەک خزمەت دەکرێت دەستخۆشیان لێ دەکەین هیوادارم ئەوانەی کە پشکیان هەیە لەو خەستەخانەی و کە ئەوانەی کە خێرخوازیان کردووە دڵنیا بن لەوەی کە پارەکەیان بە زایع نەچۆتەوە جێگای خۆی دەست و چاوی وەشخۆشبی بەخێر بێن سەرچە میهرەبانی دڵسۆزی و لێزانی